چۆنت؟ هیوادارم هەمووتان تەندروست و لەشساغ بن. ئەرێ پرسیارەیە بیری مەکتەب ناکەن؟ چونکە من زۆر بیری مەکتەب و زۆر بیری ئێوەم کردووە. بیری ئەو کاتان ناکەم کە لە پۆلا دانیشتبووین وانەی ساینسمانە خوێن، گۆرانیمانەوت، دانسمانە کرد، یاریمانە کرد، زۆر بیری ئێوەم کردووە. بەداخەوە کە لە ئێستا ناتوانین بەردەوام بین لەوانەکان لە خوێندنگەیە، بەڵام بڵێن چی؟ کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت ئەم هەلی بۆ ڕەخساندن کە لە ڕێگەم ڤیدیۆیانەوە بەردەوام وانەی ساینس بخوێنین. اینجا بەیەکەوە فێری ساینسە بین. ئەمە هەواڵێکی زۆر خۆش نییە؟ اینجا بڵێن کێکەشم لەگەڵایەکە ئەمڕۆ وانەی ساینسە خوێنین بەیەکەوە. بەڵێ. تەدا! ئەمڕۆ لەگەڵ بەنیە باسی زیندوو و نازیندووەکەین. Living things and non-living things. هەموو ئاژەڵەکان بۆ نمونە وەکو پشیلە، ساگ، کەروێشک، ئەمانە هەموویان چین؟ زیندون. بەڵام بەرد، خاک، دیوار ئەمانە نازیندون. Animals such as cats, such as dogs, and bunny are all living things. But a rock is not a living thing. ڕۆک و گوڵ و دار و درەختەکانیش زیندون. بەڵام ئاویکانی زەریا و دەریاکان زیندوو نین. Plants are living things, but water is not. تۆش ئەتوانی بە هەمان شێوە هەر لە نمونەی زیندوو نازیندوو بە من و بەنی بڵێیت. سەیرێکی ژوورەکەت بکە. پێم بڵێ ئەو شتانە کامانن کە زیندون، ئەوانەش کامانن کە نازیندون. چۆن زانیمانم شتانە زیندون، چۆن زانیمان نازیندون؟ لەبەر ئەوەی زیندەوەرەکان پێویستیان بە خواردن ئاو هەوا هەیە. بەچی؟ بە سێ شت: خواردن، ئاو، هەوا، بۆ ئەوەی گەشەکەن و گەورە بن. ئەگەر پرسیاریان لێ کردی وتیان زیندەوەرەکان کامانن، بڵێ هەموو ئەوانەیە کە نانەخۆن، ئاوەخۆن، هەناسایەن. کاتە ئەڵێین living things need food, water, and air to grow and become big. Living things need food, water, and air to grow and become big. Repeat after me. Living things need food, water, and air to grow and become big. Good job! Living things need food, water, and air to grow and become big. زیندەوەرەکان پێویستیان بە خۆراک و ئاو و هەوا هەیە هەتاکو گەشە بکەن و گەورە بن. Like human being, animals, and plants. زیندوەکان وەکو مرۆڤ، ئاژەڵ، ڕووەک. نازیندوەکانیش هەموو ئەوانە ئەگرێتەوە کە نان ناخۆن، ئاو ناخۆنەوە، هەناسەش نایەن. واتە پێویستیان بە ئاو، خۆراک و هەوا نییە. تۆ پێم بڵێ تا ئێستا بینیوتە بەردێک نان بخوا و گەورە بێ؟ یان تا ئێستا بینیوتە چینوی بێت و ئاو بخواتەوە؟ ئەی بینیوتە هەناسە بە؟ بێگومان نەخێر، لەبەر ئەوەی بەرد نازیندووە. نمونەی تری نازیندوو وەکو دیوار، کورسی، کتێب، قەڵەم، هەر شتێکیکە کە نان ناخوا، ئاو ناخواتەوە، هەناسەش نایە، ئەمانە هەموویان نمونەی نازیندون. کاتە ئەڵێین non-living things do not need food, do not need water, they do not grow, they don't become big. Non-living things do not need food, water, or air, do not grow, do not become big. Repeat after me. Non-living things do not need food, water, or air. Do not grow, do not become big. Good job! Non-living things don't need food, water, or air, don't grow, and don't become big.
نازیندوەکان پێویستیان بە خۆراک و ئاو و هەوا نییە. گەشە ناکەن و گەورەش نابن. Non-living things like rocks, chair, book. نازیندوەکان وەکو بەرد، کورسی، کتێب. من و بەنی ئەمڕۆ هەر ئەوەنەمان بۆ هێنابوون. وانەکانتان بە جوانی بخوێن و وانەی داهاتووتان بینینەوە. بای!